ژیان لە ژێر ئاسمانێکی ساماڵ و لە نێوان دوو شاخی بەرز و ڕێکدا کوتراو، ژیانێکی سادە، شەو ڕۆژی دووبارە و نەبڕاوەیە، ژیانێک بەدەمڕێی کۆچەوە، وەرزێک لە کوێستان و وەرزێکیش لە گەرمیان، تاوێک لە ژێر کەپری گەڵای هاوین و تاوێکیش لە ژێر خانووی پلاستیکی سارد و سۆڵە، خەوێک لە ژێر بەتانی گەرم و خەوێک لە بەردەم ئاگر و قۆریەک چای بەیانیان، کاتێک لە ناو سروشت لەدایک دەبیت و لە سروشتا گەورە دەبیت و دوور لە ئاوەدانی و شارد، ئەوە ڕۆژێک دەبێت حەزی شار و ئاوەدانی لە ئاوێتی سروشتجیا دەکاتەوە، گۆڕانێکی زۆر ژیانیانی داگیر کردووە، ڕەنگە هەرەوەش بێت منداڵەکانیان بۆ دیاریکردنی چارەنووسیان ڕۆژێک ئەو سروشتە جێبهێڵن، لێرە منداڵەکانیان بازی سروشتیان داوە و لە دنیای زانست و تەکنەلۆژیا و پێشکەوتن و ڕاگەیاندن دابڕاون، ئاخر ژیانیان بە میراتی لە گەورەکانەوە بۆ ماوەتەوە. ساڵانە لە سەرەتای بەهار لە مانگی 5 تێن بۆ ئێرە بۆ منتیقەی پێنجوێن، لەیرە جێنیشتەوە بین هەتاکو ئەچێ بۆ مانگی 11 و 20 سەرما و سۆڵە دروستە بێ و ئەچێ بەرەو وەرزەکەی زستان کە چوو بەرەو ئەو وەرزە دیسان ئەگەڕێنەوە بۆ گەرمەسێر ئەچینەوە بۆ دەوروبەری هەڵەبجەی تازە ئەچینەوە بۆ ئەوێ لێ جێنیشتەوە بین هەتاکو وەرزی بەهار لێرە هەچی ناوێ بەدەمی خۆیانە لەوە ڕێن ئاوی لێ لەوەڕی لێە بەدەمی خۆیان بەخێویانەکەین و هەتا ئەگەڕێن و ئەبێ بە وەرزی زستان بەدەمی خۆیانە لەوە ڕێن. سوودەکەی ئەوەی ئاژەڵداری سپاس بۆ خواگیان کە وەکو کڕین و فرۆشتنی لێیە، وەکو کە پێداویستی سەربڕینی لێیە، وەکو ئیمجارێ شیر و دۆ و کە ئەوانەی لێ بەکارێنین بە زیاتر لەوە فرۆشتنەکە پێداویستێکە زیاتر دابینەکە زیاتر لەوە قانجازی هەیە کە بۆ فرۆشتن و بۆ کڕین ئیتر ئەوانی کەمتر بۆتەوە، ئەوانی کە وەکو بەرهەمی شیر و ماست ئەوانە کەم بۆتەوە. ئێستا باشە سپاس بۆخوا لەوانەیە زیاتر پەڵە بسێنێ، لەوانەیە زیاتر کە پەڵە بسێنێ چەند کەسێک کە خەریکی ببێ چەند ساڵی پێشیسا خەڵک لەوا بوو لێ خاو ببووە لێ وازی بهێنێ لێ تااقەتی نەمابوو لادێ چۆڵە کرد لە کۆچەری وازی هێنا بەس ئێستا سپاس بۆخوا حەمد و سەنا بۆخوا یان خەڵک خەریکیە بێت بە گەرمی بە دوای ئەکەوێ ئەگەڕێ بە خێوی ئەکا بە بەرهەمی هێنێ حەزی لێتی هاتوچۆمان لەگەڵ حیوانەکان ئەوێ بەیانی زوو هاوسین دەریانکەین و مەسەرەن ئاویان بین و بیان لەوەڕێن هەتاکو نیمەڕۆ کە کاتی خۆیان یە دواتر بێنێن ئاویان دێن و بیان مۆڵێنین و ئەیتر لەوەلا پاشێک 2 سەعاتی هەم بکەوین بە دوایان هەتا بانگی مەغریب دیسان هەم بیان هێنین و ئیتر وەکو ئەوشە شەویش هەر ئەبێ ئاگامان لیان بێ لە بەرگورگی لێ یە بۆیان لیان دەدا ئەگەرەک و وریان نەبی لەوانەیە کە بچێ بەناو شوێنەکەیان و ناو سیاجەگەەوە هەمویان کۆڵەوار بکەن. دەزانی چۆنە مەسەرەن لە پێی مەجای خۆی لە پێی ژیانی خۆی وەکو ئاژەڵداری ناڕەحەتە کە بڵێ شتێکی ڕەحەتە شتێکی ئاسایە زۆر ناڕەحەتە لەوانەیە لە هەموو ئیشەکان ناڕەحەتتر بێ لەوانەیە ناڕەحەتتر بێ ئەبێ بەدەمیەوە بێ ئەبێ کە سەرما ببێ ئەبێ گەرما ببێ هەموو شتێ ڕووتی یەکە زۆر ناڕەحەتە زۆر جار هەیە مەسەلەن تۆ کەوی بە ناڕەحەتیوە لەوانەیە وەزعێکی زۆر ناڕەحەت ڕووتی بکە ناڕەحەتە ئاژەڵداری هەتا بڵێ بەس ئەوەشی تایە کە پێ ڕاهاتی تێکەڵی بووی بۆ تەکرێت لەبەری ئەڕوا بەڵێ وەڵایتر بە خەڵک بڵێم دەست پێ بکات لەوانەیە مەسەلەن کە بۆی جۆر نەبێت ئەی ناخۆ ئاژەڵداری کەساباتێکی حەڵاڵە نانێکی حەڵاڵە هیچی لەسەر نییە
بۆ ئەوانەی کە سپاس بۆ خواگیان حەڵاڵە و بەبەرە و چاوەیە و دیارە ئەوانەی هەمووی بەس لەوانەیە کەسێ بۆی جۆر نەبێ بڵێم کە دەست پێ بکە بەس کاسپێکی حەڵاڵە ئەگەر بۆ جۆر بێ بۆ بەسەر بچێ لەوانەیە لە زۆربەی مەسەرەن ئیشەکان حەڵالتر بێت وەڵا هەر پێجایزیمان بێچین بۆ پێنجێن حەچێکمان پێویست بێ بۆ ماڵەوە بۆ خۆمان بۆ مەسەلەن پێداویستی حەچێک ببێ چین بۆ پێنجێن ئەچین سیارەمان هەیە و بە سیارە چین بۆ پێنجێن و لێ ئەیهێنین و بە ڕۆژجاری ڕۆژی دوجارە جاری وایە چین جاری وایە شەوەچین لە دوای بانگی شێو لە دوای بانگی عیشا ئەچین بۆ بازاری پێنجێن هەتا سعات 11 هەتا بازار تەواو بێ و هەموو پێداویستێنین و تێینەوە پێداویستی خۆمان بۆ ڕۆژانەی خۆمان بۆ وەکوهی ماڵ و وەکو هەرچێکمان پێویست بێ بۆ دابینێت وڵا کە کاتێک کۆچکەینەوە کەوچینەوە بۆ گەرمە سێر بۆ خوارەوە ئیتر پێشەوە کە لێ جێنیشتە بووین سیارە هێنین و مناڵەکان و زەغیرە و ئەوی گەتفاقمان ببێ باریەکەین لە سیارە و ئەڕاتەوە بۆ ئەو شوێنە و ئیتر دواتریجە هەر ئەو ڕۆژە یا ڕۆژی دوایین حیوانەکان بەڕێەخێن قۆناغ بە قۆناغ وردە نزیکیان دەکەین نزیکیانەکەینەوە بڵێن ئیتر ئێستا ئێمڕۆ لەیرە و بەیانەکی لەو دیەوە ئیتر دووباین لەولاتە وردە بە دەڕۆژ ئەچینەوە ئەو شوێنە دەڕۆژ دەشەو دەڕۆژمان پێچی هەر خۆمان ئەرەوە لەگەڵ مناڵەکانەوە ترجاری وایە خزمێ کەسێک یارمەتیمانە داو تێ بۆ لامان و بە یەکۆ بەڕیا ڕۆین و بیرەوەری من بێ هەر لە باو باپیران و ماوەتەوە هەر ئەمەمان بوو هەر لە باو باپیران و ئارە وەڵا هەر وەکو کۆچەری وەکو جاف هەر ئەمەمان هەر بووە ئەوە باو باپیرانمان وردە ئەوەوان تەواویان کردو ئێستا من وەکو دایک و باوکم لە هەڵەبجەی تازە تەمەنیان کردووە کەم بوونەتەوە لە هەڵەبجەی تازە لێ جێنیشتە بوون و پەکیان کەوتۆ کە بگەڕێنەوە خۆمان دەستمان پێ کردووە و حل لە سەردەمانی زۆر زوویش و هەر کاچون خێڵ بوو هەمووی خێڵە خواری کردو چوە بۆ شلێر بۆ منتیقە یەران کە چوە بۆ ئەوێ لێ جێنیشتە بوون چەرمایە گواتنەوە ئیمجار چوونەتەوە بۆ گەرمەسێر بۆ خواری دەربەنیخان خواردتریش ئەو کاتێک کە ئەم سیارەومارەش نەبووە ئەو کاتێ هەر بە وڵاغ زیاتر بە ماین و بە ئەسپ و بە هێسر و بە گاب و باریان کردو بەوانە قەرز و کەوتیان کردو ڕۆیشتون بۆ ئەوێ حتا چوونەتە خاکی یێرانیش دو ساڵە خەریکی حیوانە ئەوە تر ئەوە خەریکی حیوانین کۆچە بارەکەن ئەڕۆینە خوارەوە تێینەوە وەڵا لەیرۆ ئەچینەوە لە گەرمیانەوە بێژین تێنەوە بۆ ئەیرە بۆ ئەم منتیقەی پێنجێنە بۆ حیوانداری و کە پاییزێگە ڕۆینە خوارەوە بەهارێ مانگ چوار تێنەوە سەرەوە لەگەڵ سەعات شەشای تێنین ئەیدێنە ئاوەگا و ئەیکەینە پەرچە کاتێک کردمانە پەرچە ئیتر تێنە ماڵەوە ئیسراحەتەکەین و هەتاکو سەعات دەوری 89 دوای 89 لەوە لە ئیستراحەتەکەن و بەیانی زوو ڕایەدێ بەڵێ وریاییەکەین و لایتیشی بۆ دانێن ئەم گڵۆپە و ئیتر وریاییەکەن لەبەر دەعبا و چ گورگی هەیە بەش کورد دز و چتی نییە وەڵا لەخوای گەورە بە زیاتای سا دز و چتینەوە بەس گورگی هەیە ناوەڵا شکور زەرەر یەک و دوان زەرەر ئەوەی دا بەش کورد زەرەری زۆرنەوە لەخوای گەورە بەزیانی وەڵا ئیتر ئاوات دزەیە لە دوا بێ ئەکا پێ ئەیوایە لە تەلەگا شەو ناچێتە ماڵەوە لە دوای خەوێکی قوڵ و تێپەڕاندنی شەوێکی تری ژیان پێش هەڵاتنی خۆر لەسەر سفرەی ڕازاوی دەستی خانمی ماڵ و لە تەنیشت ئاگردانی چایبانیان
باسی ئاژەڵ و لە وەرگاکانە خەمخەمی چۆنیەتی دووبارە کۆچی ڕۆوگەرمیانە بەرهەمی ئاژەڵەکانیان بۆ تەخوانی سەرسفرەی بەیانیان بەپەلە پارۆنانێک نۆش دەکەن پێویستە پێش هەڵاتنی خۆراژەڵەکان بەڕێ بکەن بۆ لە وەرگاکان منداڵەکان تا دووری مەنزڵ بە دوای باوکو و بە دوای ئاژەڵەکاندا ڕادەکەن بەیانیان تا بەڕێکردن و دوورکەوتنەوەی ئاژەڵەکان دەنجی زەنگۆڵەی ملی ئاژەڵەکان لەگەڵ قولەقولی شوان تەنیا ئەوەدانیەکی ناوچەکەی و لە دوای ڕۆیشتنی ئاژەڵەکان و نەمانی دەنگی شوان ئیتر تا ئێوارە و خۆراوا بوون بێدەنجی باڵ بەسەر ناوچەکەدا دەچێشێ ئەجا بێزار بین چی بکەین وەڵای تر ئێمە ژیانمان لەسەر ئەمە ئەڕوا مەجبوری ئەرە وەڵای جا چی بکەین تر خانوومان نییە مەجبور نیە تا ئەوان بکەن ئێمەش لێڵێنە ئەرە وەڵا کێ حەز لە ژیانی خۆش ناکاو لە شار ناکاو ناچینە هەڵەبجە ناوەڵا لەوێش هەر وەکو ئەیرە وایە ئاوا زنجوش دەکەن و کەپرێکن زستانیش هەر وایە وەڵا بەرف لەوارێ بارانە واری هەر وایە لە پشتی ئازەوانە لای بەحرەکە مەگەر ڕۆژێ زۆر سەختوێ بەفر و بارانێ بمێنێتەوە ئەنیا نامێنێتەوە لای ئێمە چوون خەلە و شتی نییە حیوان ئەڕوا هەتا ئێوار نایێت وەڵای ترە تا دەوری دە و یانزە ئەوەوە خەریکە دوای ئیزراحەت دەکەن تا تاقی ئێوار ئیسا باشترە لە بەهارە زۆر سەرقاڵ نێمە حیوانە بڕێتەوە زۆر حیوانە دۆشین یعنی کاتێ پێێنەوە هەوارین ئەو کات وەڵا ڕۆژ ناڕۆژێ ئەیژەنم ئەیتر وەلای پاییزەوە چێ شیرەکە کەمەکە دوو ڕۆژ ئەیخێنێک فێن کە خراو ناوێت اینجاش وەڵا لە بەهارە ڕۆژی وا بووە سێ پڕی ئەمەمان ژەندووە کاتێ ئێمە بدۆشتی وەڵا بە زۆری کەشتی لێکە ئەیکەینە ماس دوای ئەیژەنین ئاوە ئەیکەینە کەشت ڕۆنشی لێەکەین بە کەمی پەنیری لێەکەین ئێمە چونکو بازاڕ و چت نییە بیفرۆشین زۆر سەر نایە بۆمان بە کەمی پەنیری وەڵا ئەیخەینە سەر ئاگرماتێ دایەنە ناکردمەوە تورەکەوە تورەکەکەیە ئەیکەینە تورەکە دوایی ئاوەکەی چنی ئەکەینە قاپ و خێەکەین و ئەیشێرین سەر سینەین وەڵا بۆ خۆمانەی خۆین و بەشی خەڵکی لێدەین و بەیانیان ئەیکەینە ئاو بۆ بەیانیان بەیانی بۆ بەرچاوی خۆ وەڵا بەکەریایی نایفرۆشین بەڕۆنی ئەگەر لە خۆمان زیاو بێ ئەیفرۆشین ئیساوە نەکەینە کەرێ ئەخەنە سەراگت گەرمێکەین دوای دایانم ساردێت و ڕۆنەکەی ئەگرین دوای ئەکەینە هیزدەوە بۆ
بۆ زستان و بەشی خەڵکی لێرەین تر بە کامی ئەیفرۆشین خۆمان بۆ زستانی خۆینین بەرە وەڵای تر بە پێی ساڵی وا هەیە سەختە لەسەر ئێمەش قورسە ئیسا من بخۆم تەنیام ئەوێ هەتا ئەو تێت و هەموو شتێ زستان ئالە فروشتی بۆ ڕێکخەم یعنی ماڵی بۆ پاکەم و ئالکەکەی بۆ حازیکەم هەتا ئەو تێت و ئەرە وەڵا قورسە ساڵیش وا هەیە خۆشە باشە